تەمەنی 50 ساڵە، بەڵام نزیکەی 30 ساڵە بەدەست ئازاری پشت و درکەپەتکەوە دەناڵێنێت. ئازارەکەی لە سەرەتای 90ەکانەوە دەستی پێکرد. ئەو کاتەی لە ڕووداوێکی هاتوچۆدا زەبرێکی بەهێز بەر بڕبڕەی پشت و درکەپەتک و جومگەکانی دەکەوێت. دکتۆر و ئەملا و ئەولا زۆرم کرد، هەرەیان و عەمەلیات هەبوو. ئەوەی کە کردبووی پەشیمان بوو. چاوەڕانی ئەو بووم 3-4 کەسێک بیکات و دڵنیا بم لە نەتیجەکەی، بەڵام هەر کە ئەچوون پرسیارمە کرد هەرەیان و عەمەلیان نەکەی. ئەو دەڵێت بە درێژایی ئەو ساڵانەی سەردانی پزیشکی کردووە لە ناو و دەرەوەی وڵات چارەسەری ئازارەکەی نەکراوە. ڕۆژێک سەردانی یەکێک لەو سەنتەرانە دەکات کە لە ڕێگەی زانستی چارەسەر لە پاژماوەی بەردی نەیزەک و بورکانەکانەوە پێشکەش دەکات. دوای ئەنجامدانی چەندین ڕاهێنان بە بەردی بورکانەکان و وزەی پڕانە تا ڕادەیەکی باش ئازارەکەی کەم دەبێتەوە و وەک خۆی دەڵێت وردە وردە بە تەواوەتی چاک بوومەتەوە. لە 1970-1974 بوو تووشی ڕوودا و هاتم. ڕووداوەکە بوو پاسێک لیان لە پشتەوە ملم داتەکە. ئیتر تۆزێ ئاوسای شتی وایتیا بوو دکتۆر و عیلاج و شتم وەرگرت، هەر لە بیرم چووە. لە نەوەتەکانە ئیتر خۆم لەگەڵەوە شەکە مامۆستام دەستم زۆر بە تەختە و شتەوەیە، خەیاتیشم هەر بۆ خۆم خەیاتیەکەم. لە نەوەتەکانە دووبارە لێم دەرکەوتەوە ئازار و شتەکەی تر تەسیری لە چاوم کردبوو لە ملم و ئەمانە. تر ئەو کاتێش هەر عیلاج و شتم وەرگرت باشترێک بوو، بەڵام بە مروری وەخت و تەمەن زیاتر ئەچێتە پێشەوە. تر وام لێ هاو ئەم دەسەم وردە وردە زەعیفە بوو، جاری وا بوو ناتوانم فەقووریە کەڵگەرم. ئێستا ئەم ساڵوام لێ هاتووە ئاوە سپرای بۆنەکە نییە، ناتوانم زەختی لێ ناکات. ئەیتر لەو ماوەیە لە کەرکووک چووم، لە هەولێر چووم، لێرە چووم، تەنانەت بۆ تارانیش چووم. ئیتر لەو چەند ساڵانەی پێشترە ئەم سەنتەری سوهایە کرایەوە بەڕاستی زۆر ئیسفادەم لێ کرد. دووەم لە بیدایەتەوە کە بەردوشتەکانە خاتە دەستەوەی نەبی زۆر ئەو شوێنانم کە کێشەکەی تیا بوو سڕە بوو، ئازاری زۆر لێ هەڵەستە کە بە چەند جەلسەیەک. دوای ئەو سائیتر وردە وردە کەم بۆیەوە، بەڕاستی شتێکی سیر بوو. خۆم چونکە ئستادێکی زۆر چاکم لێ کرد، تەنانەت پێستی شت ئەگۆڕێ. یعنی هەر دەمون چاوم کە چوومەوە کچەکەمەوە لێ چۆ بووی لە سەنتەری جوانی بووی، یعنی ئەو ڕەنگە خنکاوی کە لە پێست و دەمون چاوایە هەمووی ئەڕوا. زانستی چارەسەر بە وزەی پڕانە لە ڕێگەی پاژماوەی بەردی نەیزەک و بورکانەکان لە زۆرێک لە وڵاتان کاری لەسەر دەکرێت و نەخۆشەکان پەنای بۆ دەبن بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان. بە شێوەیەکی گشتی ئەو بەردانەی کە بەکاردێن بۆ نەخۆشیەکان کار لەسەر هەر حەوت چاکراکەی لەشی مرۆڤ دەکەن. چاکرا چییە؟ لە جەسەی هەموو مرۆڤێکدا حەوت چاکرای سەرەکی هەن. ئەگەر بێت و هەر یەک لەو چاکرایانە لاواز بن و دابخرێن، کەسەکە ڕوبەڕووی چەندین نیشانەی ئاڵۆزی جەسەیی و دەرونی دەبێتەوە. بەشێک لەو پاژماوەی بەردی نەیزەک و بورکانەکان بەکاردێت بۆ جوڵاندن و بوژانەوەی چاکراکانی لەشی مرۆڤ. بۆ یەکەمین جار لە عێراق و هەرێمی کوردستانیشدا سەنتەرێکی تایبەت بە وزەی ژیان لە ڕێگەی بەردی نەیزەک و بورکانەکانەوە لە شاری سێمانی کراوەتەوە. دەیان نەخۆش لێرەن بۆ وەرگرتنی چارەسەر. ئەحمەد عەبدولکەریم بەرزنجی پسپۆڕی بوارەکەیە و ماسەرنامەشی لە وڵاتی مسر بەدەستێناوە لەو بوارەدا. ئەو دەڵێت هەرچەندە مێژووی ئەم زانستە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعونەکان، بەڵام هێشتا بە بەشێکی کۆمەڵگەی کوردی نامۆیە و وەکو پێویست زانیاری ئەو تۆیان لەسەری نییە.
ئینسان هەموو ئینسانێ بمانێ و نەمانەوێت تاقەیەکی تایبەتی خۆی هەیە، تاقەیەکی کارۆمەغناتیزی تایبەتی خۆی هەیە. ئەم تاقە کارەبایە کارۆمەغناتیزیەی خۆی لەگەڵ تاقە کەونیەکە دائیمەن لە وەرگرتن و یانەوەی تاقەکە یا تازەکردنەوەی تاقەکەی خۆیەتی لەگەڵ تاقە کەونیەکە. جاری وا هەیە بەهۆی سەدمەیەکەوە ئەو کەسە ناتوانێت خۆی تازەکاتەوە. ئەم بەردە یارمەتی دەرە لە هەر شوێنێکی یابێ لە گیانە، وەکو ملیۆنکەی لەبەری کردبێ، وەکو ئەوەی کە وەکو شتێک بەدەستیەوە گرتبێتی. ئەم بەردە بڵێن تاقە کەونیەکە لەگەڵەمایە کارلێکەکە بڵێن یەتە ناو ئێرەوە لێرەشەوە جسم ئیسفادی لێکات و ئەچێتەوە ناو گیانی. ئەم بەردە بەردێکە بەردە بورکانەکانن، ڕەچەڵێکیان هندستانە، جنوبی ئەفریقیایە، جنوبی ئەفریقا تەبعاً باشترینیانە، سینە، کۆریایە، ئەمانە لەمانە لەم شوێنانە هەن. بەڵام ئەوە نییە بڵێن بەردەکە تۆ بچی لە کانەکەەوە بڵێن دەری بێنی تو یەکسەر بەکاری بێنی. ئەم بەردانە کە دەرەهێنرێت بە شێوەی هەندەسی ڕێکوپێک چاکەکرێن و کە چاکی شەکرێن، ئەنجا لە دوایە تەرتیبێکی بۆ ئەکرێ کە بێتە بەردێک کە توانای ئەوەی هەبێت چارەسەرەکانی پێ بکرێت. هێشتا کەم نین ئەوانەی بڕوایان بەم شێوازە چارەسەرە هەیە بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان، بەڵام بە شێوەیەکی گشتی و تا ئێستا پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانستی پزیشکی مۆدێرن دانی بەم جۆرە چارەسەرەدا نەناوە.